سەلمێنەری ئەو ڕاستیەیە کە ژنان توانای شکاندنی بربەستەکانیان هەیە. لە دوای پێکهێنانی نۆ کابینەی حکوومەتی هەرێم لە ماوەی 28 ساڵی ڕابردوو هەمیشە دەنگێکی ناڕەزایی بوونی هەبووە. ئەویش دەنگی ئافرەتان و ڕێکخراوەکانی تایبەت بەو بوارە بووە کە بوونی ئافرەت هەمیشە پشتگوێ خراون و نەتوانداوە سوود لە توانا و ئەزمونەکانیان وەربگیرێت. ساڵاگوانێکی ئافرەتانیش دەڵێت دەکرێت بڵێن ڕێژەی ژنان لە وزارەتەکان بەراورد بە کابینەکانی ڕابردوو زیادی کردووە، بەڵام هێشتا نەگەشتۆتە ئاستی داخوازیەکانی ئەوان. بەدڵنیایە و ئەم ئاستا ئاسی داخواز نییە، بەتابەت ئەگەر بێت و بەرنامەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خۆی کار بۆ پڕکردنەوەی ئەو لەنگیە یاخود ئەو جیاکاریە کە لە باڵانسی جێندەری لە ناو فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێژەی دامەزراندنی فەرمانگەکان دروست بووە. بۆیە پێویستە ئەو ڕێژەی داهاتووش کە پێویستە تا بمەزرێ لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان و دامەزراوەکان گرنگترینشت ئەوەیە کە زۆرینەیان لە ڕێگە زیمێ بن بۆی بتوان ئەو خاڵە کە بۆ شایە پڕیکەنەوە. زیاتر لەوەش پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان گرنگە بڕیاری 1325 جێبەجێ بکات بەبێ کارکردن بۆ ئەمە و ڕۆڵی سیاسی ژن لە ناو پارتە سیاسەکان بە دڵنیای بە بەکارهێنانی ژنان بە دیوەیەکی ڕووکەش لە ناو حکوومەت لە ناو پەرلەمانی کوردستان ڕۆڵ و کاریگەریەکە نابێت، بەتابەت لە دۆخێکدا ئەگەر هەر پیاوان بڕیاری خۆیان بسەپێنن بەسەر ژنان. ئەندامێکی گروپی ئاشتی ژنانی سەرکردە ئاماژەبەوە دەکات بار لە پێکهێنانی کابینەی نوێم سەردانی زۆربەی حزب و لایەنەکانمان کردووە و پرۆژە و بەرنامەمان پێشکەش کردوون کەوا ڕێژەی ژنان لە کابینەی نوێمدا زیاد بکرێت و لە داهاتووشدا داوا دەکەین ئەو ڕێژەی بۆ ئافرەتان دیاری کراوە لە دەسەڵاتی جێبەجێکردندا جێگیر بکرێت تا ژنان بتوانن تواناکانی خۆیان بخەنە گەڕ. ئێمە وەکو گروپی ئاشتی ژنانی سەرکردە لە کوردستان هەوڵێکماندا لە سەرەتایی دروستبوونی کابینە سەردانی زۆربەی حیزبەکانمان کرد و بەرنامە و پرۆژەیەکمان تەقدیم کردن کە زیاتر گرنگی بە پرسی ژن و بەشداری ژن بدەن لە کابینەی وزاریدا. لەوان بە دڵنیایی لە داهاتووشە داوا ئەکرێت بە یاسا ئەوە ڕێک بخرێ چۆن لە دەسەڵاتی تەشریعی یاسادانان سەدا 30 بۆ ئافرەتان تەرخان کراوە لە دەسەڵاتی جێبەجێکردنیشە هەمان ڕێژە جێگیر بکرێ بۆ ئەوەی لەو ڕێگەیەوە ژنان بتوانن تواناکانی خۆیان پیشانی هەموو لایەک بدەن و توانەکانی ئافرەتان دەربکەوێت. کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان جیاواز لە کابینەکانی تر ئافرەتان لە وزارەتەکان زیاتر دەبیندرێن و 3 وەزیری ئافرەت پۆستیان پێدراوە، بەڵام تاوەکو ئێستاکە ئەو ڕێژە نەبووتە جێگای ڕەزامەندی ئافرەتان و ژنان، بۆیە هەمیشە لە ڕێگەی ڕێکخراوەکانیانەوە فشار دەخەنە سەر حکوومەت تا زیاتر ڕۆڵیان پێ بدرێت. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.